بەناوی خوای گەورە و میرەبان بەڕێزان ئامادەوانی ئازیز خۆبەخشانی خۆشەویست میدیاکارانی ڕازگۆ ئەمڕۆ ڕێکەوتی حوتی 2021 ئالەم جێگایەدا و بۆ ڕایگشتی ڕای دەگەێنین کە ئێمە وەک بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی باڵاینەوەی نوێ و ڕێخەران و ئەندامانی ئۆفیسەکانی ناوچە جیاجیاکان کە ناویان هاتووە هەر یەک لە قەزاکانی کفری و ناحیەکانی بەشێک لە ئەندامانی قەزای کەلار و ڕزگاری و ناوەندی ئیدارەی گەرمیان بەشێک لە ئەندامانی ئیداری ڕاپەڕین و قەزا و ناحیەکانی و ئەندامانی پارێزگای هەڵەبجە و سەی سادق و پێنجێن و دووکان و هەر یەک لە ناوچەکانی چەمچەماڵ و دەربەندیخان و چۆمان خورماڵ و هەریر و شەقلاوە و سۆران و پارێزگای هەولێر پارێزگای سلێمانی پارێزگای کەرکووک بڕیارماندا دەست لە کارکێشانەوەی خۆمان ڕاگەێنین لە جوڵانەوەی نەوەی نوێ و کە دەبوو ئەم کۆنگرەیە بۆ بەرزڕاگرتنی دامەزراندنی نەوەی نوێ بواە لە 5/1 هەر بۆیە ئێمە لێرەوە یادەکەیان لێ پیرۆز دەکەین و هیوای باشتریان بۆ دەخوازین لەخوا داواکارین لەو پەتایەی کەنەوەی نوێی گرتووە لە تەعشیرکردن و ناشرینکردنی ئەندامەکانیان بکەون و کار بە دسپلینی حزبی بکەن بەڕێزان ئێمە تەواوێک هەوڵی خۆماندا بۆ چاکردنی ئەم کەم و کورتیە بەڵام لە هەوڵەکانمان بەمەبەست لەبار بران ئەم هۆکارانەش بووە هۆی ڕۆژ لە ڕۆژ ئەم جوڵانەوەی ڕێخستنەکانی نەمێنێ و ئێمە ئەوەی ئێمە کردمان بە شاهێدی خوا بە دڵسۆزی ئەنجاماندا تا جوڵانەوەکە لە دەستی ئێمەدا بوو گەشەی بەرچاوی بەخۆیەوە بینی بەڵام کەسانی هەڵپەرست جێگای ئێمەیان گرتەوە و جوڵانەوەکەیان لەبار برد بۆیە چیتر مایەی قبولکردن نییە و بێدەنگ نابین هەر بۆ ئەم مەبەستانە لە ڕیزەکانی نەوەی نوێ دەست لە کارکێشانەوەی خۆمان ڕاگەیان